علی کەریمی هۆکار چییە؟ پارتی دیموکراتی کوردستان هێندە لە ڕای ئازاد دەترسێت، تەنانەت ئەگەر لە فەیسبوک لە دیجیتال میدیا لە تەلەڤیزیۆنێکیشدا بەشدار ببی بەم شێوازە هەڵدەکوتنە سەرت دەدڕفێنن، کەسیش نازانێت چارەنووسە چی بەسەردێەوە. تا ژمارەیەکی زۆر لە بادینان دەستگیر کراون لەسەر چی؟ لەسەرەوەی کە کاتی خۆی لە شیلاتزێ بەشێکی زۆریان دژ بە داگیرکاری تورکیا بوون، یاخود بەشێکیان لە هەولێر و بادینان دژ بەوە بوون کە قوتی خەڵک ببڕێت، دژ بەوە بوون کە وڵات ڕوبەڕووی گەندەڵیەکی وا و بێسەروبەریەکی وا کراوەتەوە، داوای مافی خۆیانیان دەکرد. ئێستاش ئەم میوانە بەڕێزەیە مە بەڕێزبەرواری تەنها لەسەرەوەی کە ڕای ئازادی خۆی دەربڕیوە یاخود بە ئەگەرێکی زۆر بڕیار بوو لێرە بەشدار ببێ دەستگیر کراوە. ئەم سەرکوتە تاکەی لەگەڵ ڕێز و شەو باش بۆ هەموو بینەران و بەخێرات نییە و میوانە عەزیزانەی خۆشمان لێرە. حقیقەت ئەوەیە کە ئێمە لەسەر بێچاوەڕوویی لەسەر ئەوەی کەیتر کۆنتڕۆڵێک لەباری پێشێلکردنی دموکراسی و لەباری پێشێلکردنی عەدالەت و لەباری دزی و گەندەڵی و لەباری کۆیلەبوون و لەباری کۆیلەی وڵاتانی داگیرکەر و چاوساغی وڵاتانی داگیرکەر بەڕاستی هیچ نەماوە نەیڵێن لەسەر ئەو بنەماڵەیە. حقیقەتێک ئەوەیە کە کوردستانەکەی خۆمان لە باشووری کوردستان ئەوە لەوەتی هەیە لە دوای لە پێش شۆڕشی ئەیلولەوە کە بڵێ شۆڕشی ئەیلول لەو کاتەوە بەڕاستی تووشی سەرەتانێک بۆ سەرەتانەکە من ناوم بارزانی و دەیان جارم باس کردەوە، هێندەم باس کردو کەیدر پێم ناخۆشە هێندەی بڵێمەوە. بەڵام بەداخەوە ئەمن لەگەڵ نەتەوەیەک ئەو ڕۆکانە قسە دەکەم کە دەڵم نەتەوە مەبەستم میلەت نییە لە سەجادە و میلەت نییە کە کاری ڕۆژانەی خۆی دەکا. من مەبەستم نوخبە و ڕۆشنبیری کووردە کە بەڕاستی وا خۆی سوک کردو نوخبە و ڕۆشنبیری کورد کە دەسەڵاتێکی وەکو ماڵی بارزانی نە شەرمیان لێ دەکا، نە لێیان دەترسێ، نە حیسابیان بۆ دەکا، بۆیە دێ بە کەیفە خۆی درێ دەکا. مەسەلەن نمونەیەکی زۆر بچوو دوێنێ من جۆمدا بوو بە پرس کۆنفرانسی سەرۆکی حکوومەتی هەرێم کە کوڕی مەسعود بارزانیە. ئەمن وەختا بوو لە جێگای خۆم شاخ دەربێنم تۆ چۆن دەتوانی بە سەد چالاکوانی سیاسی ڕۆژنامەنووس چالاکوانی بەدەنی بڵێ کە گرتووتن لە سزنت کردوون، بڵێ ئەوانە هەراوە هەروە بە هەوەس، ئەوانە سیخڕن، ئەوانە جاشن، ئەوانە بەکرێژیراون. کوڕە کاکە تۆ چۆن دەتوانی وا بڵێ؟ ئەو تۆ دەبێ بە کەسێک کە دەڵێ سیخۆر جاش یا بەکرێگیراوی دەوڵەتان دەبێ ئەوەندەت فایل پێبێت، ئەوەندەت بەڵگە پێبێت. تۆ ناتوانانی هەلی کەریمیەوە وترا فاوڵێکی گەورەی کردو، چونکە بەڕێز مەسرور بارزانی باش دەزانێت هەر کەسێک ئەگەر تۆمەتێکی لەسەر بێت تا تۆمەتەکەی لە دادگا بە گوێرەی یاسا لەسەر ساغ نەبێتەوە ناتوانانی پێی بڕێی ئەو شتەی ئەنجامداوە، ئەوەی بەسەردا تێپەڕی، ئەوە جێگەی ڕەخنەیە. شتێکت پێ بڵێم ئەمن کوڕێکیان لەو سەد کەسەی دەناسم کە بەڕاستی هەمووتان بیستوتانە ناوی شیروانیە. ئەمن ئەو شانسە مەبوو 2 ساڵ لەوەی پێش لەگەڵ ڕەوانشاد ڕوحی شاد بێ مستەفای حەسەنە گەورە شەوێک درەنگ کوتیان وڵا کۆمەڵک کوڕی بادینانی هاتوون دانەیە بتبینن. بە منیان گوتم بەسەر چاو بەخێر بێن و ئەوانە ئەو دەم بەزمی شیلات زێ بۆ گەل لە بیرتان بێت. من شیروانم لە نزیکەوە دیت، من لێرە ڕیشی خۆم لە گرە و دەنێم. ئەم ئەو کوڕە لە پەپولە پاکترە. ئەو شیروانیە منداڵە گەنجە زۆریش پاکە و ئەمن دەزانم بەغەیرەز ئەوەی کە ڕێبازێکی پاک و ئەوەی گرتووە هیچ شتێکی دیکەی نییە. ئەم بنەماڵەیە ئەو ڕەبریاری خۆیان داوە هەر کەس لەگەڵوان نەبێ دەست بەجێ ئەگەر بۆیان کرا ترۆری فیزیکی دەکەن، ئەگەر بۆیان نەکرا ترۆری معنەوی دەکەن، ترۆری کەسایەتیەکەی دەکەن. کاکە ئەمە خۆ جارێک و 2 جار و 3 جار نییە، بە دەیان جار بەسەر دەستدەیان کەسی ڕۆشنبیر و نوخبەی کورد و ئەوانەی کە ئازایانە دێن قسە دەکەن هاتووە یا لە سزیان کردوون یا زمانیان بڕیون و یا لە بەنایەک ساردیان کردوونەوە کوشتویانن وەکو سەردەشتی جوانە مەرێک، وەکو سۆرانی مامە حەما، وەکو هەمووی ئەوانە دیکە و ئێستاش عینی شت دەکەن. ئەتۆ دوای 100 ڕۆژ
کۆمەڵک گەنجت لە زیندان کردو دوایش دێ قسان دەکەی دەڵێ وەڵا ئەوانە سیخوڕن کوڕکاکە چۆن شتی وا دەبێت زۆر باشە کاگالی ئەمە بۆ ئەو دەسەڵاتە بۆ ئەو بنەماڵەیە شوورەیە نەکبەتە دەبێت میلەتی کورد ئەوەیان لێ قبول نەکە ئێوە هەر کەس لەگەڵتان نەبوو فەوری مۆرێکی پێوە دەنووسێنن جا یا جاشە یا جاسووسە یا نازانم چی ئەوە نابێت قبول بکرێت تکایە ڕۆشە بیری کورد میلەت کاری خۆی دەکا ئەمن گلەییم لە میلەت نییە بەڵام نوخ بە ڕۆشن بیری کورد وەرە سەر زاددا سپێنی ئەوەش بە تۆ دەڵێت قبولی مەکە زۆر باش نییە کەرەم کە وەڵا زۆر باشە من بەوە بە هەواڵەکەیە ئێوارە پێم گەیشت بەوە دەست پێ دەکەم بۆتان دەخێنەوە بۆی کە بینەرانی تۆزە دڵیان خۆش بێ و ئێوە شەروەتر دەڵە وەک سەرچاوەیەک پێمی ڕاگەیان بەڵام هێشتا نەمتوانیەوە سەداسەد تێیدی کەمەوە لە گوندی سیانی سی کوژراوی لەشکری تورکەیە تا ئێستا نەیانتوانیوە جەنازەکانیان هەڵگرنەوە هەروەها لەشکری تورکیا بۆ ئەم ئۆپەراسیۆنە چەتەکانی ڕۆژیش بە شێوەیەکی نەهێنی بەکاردێنێ جلوبەرگی لەشکری تورکیان لەبەردەکاو دەیانباتە مەیدانی شەڕ چل کەس لەو چەتانە کە ڕەدیان کردوێتەوە بەشداری شەڕبن لەلایەن پارتێوە گیراون و ڕەوانەی زیندانی ئاکرێ کراون تورکیا دەیەویست بە ئۆپەراسیۆنە ئەو دیلانەی کە لە لای گریلا دەست بەسەرن ڕزگاریان بکە ئۆردوغان دەیوت ڕۆژی چوارشەممە مزجێنیم هەیە بۆ تورکیا مزجێنیەکەی ڕزگارکردنی دیلەکان بوو نەیتوانی کوژراوی زۆرتریشیدا هەر بۆیە جێگای دیلەکانی بردۆمان کرد دەیهەوێ دیلەکان هەمووان بکوژێت ڕژووری ئۆپەراسیۆنەکانی ئەمڕۆی سوپای تورکیا لە گوندی باکرمانی ژێر دەسەڵاتی پارتی ئەمە زۆر گرنگە زادێ بەسەر شتێکە دەمەوێت بەڕاستی یەکلای کەینەوە لەگەڵ بینەرانی بەڵێ ئەڵبەتە یەکێکی دیکە لە ئامانجەکانیشان وتویان سەرکردەکانی باڵای پەکەکە دەستگیر دەکەن ینی بەو ئامانجە ئامانجەکیشیانەوە بوو بەڵێ جادڵە بە پێی زانیاریەکانی پەکەکە فرۆکە و هێلیکۆپتێرەکانی سوپای تورکیا لە ناو تورکیا نەهاتوون و زۆر وەڕاست دەچێت چونکە گارێ زۆر دوورە وە کۆپتەرە بەدەزانین کە مەوداکەی زۆر مەحدودە بەڵکو لە دەوروبەری ناوچەی ئاکرێ و هەریر و هەولێرەوە هاتوون جا ئەم لێر دەمێ بگەمە ئەو نەتیجەیە کە باچی دیکە خۆمان نەجێلێنی حقیقت ئەوەیە ئەگە تا ئێستا دەمان کوت پارتی کۆیلەیە پارتی سەر بە تورکیایە پارتی سەر بە ئێرانە ئەوانە ئەمن لەوە دواوە دەڵێم پارتی والیەکی دەوڵەتی عوسمانیە والیەکی ئاغای ئوردوغانە یعنی ئەمە چی دیکە نابێ گلەیی و لەوە بکەین لە پارتی کە ئەتۆ کوردی بۆ وا دەکەی بۆ بەکرێ گیراوی ئەوانە پارتی هەمان تورکیایە پارتیە سەگەر بڵێ لە باکووری کوردستان بینەریشمانەیە وا دەزان باسی پەکەکە دەکەیت هەندێک جاریش پەدەکە بەکاربێنی باشە بۆ ئەوەی کە هەڵە تێگەشتن نەبێت ئەمن پارتی مەبەستم پارتی بارزانانی بەڵێ دەزانم لە باکوور بە پەکەکە دەهوترێ پارتی والله ماوەیە بە حیزبی بارزانین بەکاردێنا حیزبی بارزانین خۆیکە نەشێوێ لەگەڵ پارتی ئەوانە چونکە پارتی هیچ دەسەڵاتێکی نییە وەکو حیزبێکی سیاسی بەڵێ دەوترێ پارتیش بەخۆی داگیر کراوە لەلایەن دەسەڵاتی بۆیە چارشێوێکی مۆدێرنیتیان بە خۆیان داداوە دەنا ئەم حیزبە حیزبی ڕەشماڵە ئێستا ئەمەیان گەیشتومە ئەو قەناعەتەی کە تورکیا هەتا هەولێری داگیر کردووە بەچێ بە والیەکەی خۆی یعنی ئەمن فەرقی شۆنیزمی تورک داگیرکەری تورک جوندی تورک لەگەڵ بنەماڵەی بارزانی ناکەم بەداخەوە ئەوانە ئێستا دەسەڵاتیان لە کوردستان هەیە هەڵبەتە بنەماڵە گشتگیرە بنەماڵە لە ناو بنەماڵەی بارزانیشدا خەڵکانێگەن کە گیرۆدەیە و بارودۆخەن خەڵکانێگەن کە دەچەوسێنرێنەوە خەڵکانێگەن کە دەربەدەر کراون تەنانە زیندانی کراون بە دڵنیایی ئیسانی زۆر ڕۆشنبیر خەڵکی زۆر باش خەڵکی زۆر پاک کە لە من زیاتر لە گەندەڵی و لە فەسادی بنەماڵەکەی دەزانن و ئێستاش قسە دەکەن و هەن ئەمن بەبێ شک ئەو قسەی جەنابەت تەیید دەکەمەوە کە ئەوە مەبەست ئەو بنەماڵەیە کە لە مەلا مستەفا و کوڕەکانی نەوەکانی ئەمڕۆکانە بوونە والی تورکیا و لە سیاسە نەتەنیا تورکیا هەتا ئێران بوو ئێران هەتا کونێ کۆیلەی ئێران بوو کۆیلەی ئێران هەر دوێنێ سەرۆکی قووەی قەزاییەی ئێرانێ ئایەتوڵڵا یونسی ئیبراهیم یونسیە هاتۆتە بەغدا سێ ڕۆژ لێ ماوەتەوە ئەو ڕۆ
جەماعەتی نوێنەرانی پارتی داوا کردووە کە بچن بۆ خزمەتی هەموو چوونە خزمەتی ئەو ئایەتوڵڵا لەوێ پێی کوتم کوێت من چی دیکە لە ئێوە قبول ناکەم دیلەکانی ئێرانی هەڵدێن دێن لە هەولێر خۆ حەشار دەدەن ئێوە دەبێ ئەو دیلانەمان بۆ بنێرنەوە ئێرانیە یعنی ئەوان وەکو دەوڵەتێکی ئەوانیش کتویانە بەسەر چاو بان چاو یعنی ئەوە وای وێ دەچێت کە ئەمە کورد نییە کە دەسەڵاتی هەیە لە هەولێر ئەوە کورد نییە کە نوێنەری هەیە لە بەغدا ئەمە وەکو دروست وەکو قۆنسولێک وەکو والیەک والی بڵێ باشترە تورکیایە کە لە کوردستانە و لەگەڵ دەوڵەتانیش مجاملەی هەیە وەکو چۆن تورکیا هەیەتی ئەوە شوعبەیەکە شاخەیەکە لە دەوڵەتی عوسمانی ئاغای ئۆردۆغان و لەگەڵ ئێران هەڵدەستێ و دادەنیشێ لەگەڵ وڵاتانی دیکە کاری سیاسی و دیپلۆماسی دەکا بۆیە ئەی میلەتی کورد بەڕاستی دەبێ وریابن ئێوە ڕیشی خۆتان داوەتە دەستی گورگێک ئەگەر ئێوە دەنگ بە پارتی دەدەن بزانن دەنگتان بە تورکیا داوە تورکیا بە حیاتی خۆی لە زمانی عوسمانیەوە دوایە ئاتاتورک دوایە دەوڵەتی مۆدێرنی تورکیا هەرگیزا و هەرگیز دۆستی کورد نەبووە ئەوانە هەمان تورکن ئەوانە هەمان ئەوانن کە سیاسەتی دەوڵەتی تورک و عوسمانی لە کوردستان بەڕێوە دەبن یعنی بە زمانێکی دیکە سادەتر بڵێم ئەو ڕۆکانە تورک بەداخەوە توانیوەتی هەتا هەولێر داگیر بکە داگیرەکە ڕەنگە کابرایەکی تورکی ئیستانبولی یا ئەنقەرایی نەبێت بەڵام کابرایەکی تورکی بارزانێت زۆر باشە سپاس دەکەم بۆ کاک عەلی و بەڕێز گوڵاڵە لەو خولەکە کاک عەلی ئەگەر شتێکت مابێ بڵێ کاتەکەم بەرەو کۆتایی دەڕوە وەڵام من تەییدی قسەکانی مەدیاخان دەکەم کەویژەوەیە کە چی دیکە میلەتی کورد نابێت هیوا و ئومێدی بە سیاسەتەکانی نێونەتەوەی ئەوانە هەبێ ڕاستە لۆبیگەری زار باشە بەڵام حقیقەتەوەیە کە لە چەند ساڵی ئاخرێدا نیشانیان داوە کە ئەوان هەمیشە دایم لەگەڵ بەرژەوەندی تایبەتی خۆیانن و ئەو ڕۆکانە بەرژەوەندەکانیان لەگەڵ دەوڵەتی تورکیایە بۆیە چراغی گڵۆپی سەوزیان بۆ هەڵکردە بۆ تورکیاوە تورکیاش بە کەیفە خۆی دەکات بەڵام با ئەمن ئەوە بڵێم کە تورکیا ئەو سیاسەتەی کە ئەو ڕۆکانە دەیجێڕێت نەتەنیا لەناو خۆیدا شکستی خواردووە بەڵکو لە لای کۆمەڵێک نوخبە و سیاسەتمەدار و لۆبی دەرەوەی وڵات بە تایبەت ئەمریکا شکستی خواردووە هەردووی نەپێرێکانە بوو ئاگاتان لێبوو 54 سناتۆری زۆر بە ناوبانجی ئەمریکایە نامەیان بۆ جۆی بایدن نووسی کە چی دیکە قبولی سەرڕۆیی ئاغای ئۆردۆغان نەکا ئۆردۆغان خەریکە ئیمپراتوریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەکا ئەوە لیبیا ئەوە سووریا ئەوە چۆچۆوانە ئەوەیە کە نەمە و قشتە قبول ناکەین بۆیە ئەم پێم وابێ ئەستێرەی ئۆردۆغان ڕوو بە خامۆشیە بەڵام ئەوەی کە ئێمە دەبێت لەسەر هێز و توانای خۆمان هەڵچنین ئەویش ئەوەیە کە دەناو خودی وڵاتدا دەناو خودی ئەوەدا حیزبێکەیە بنێوی حیزبی بارزانی کە ناهێڵە کورد کۆیلە نەبێت ئێمە دەبێت خۆمان لە دەستی ئەو کۆیلەی ناوخۆ ڕزگار هەمومان دەزانین ئێران دوژمنە تورکیا دوژمنە جاران بەعز دوژمن بوو ئەو ڕۆکانە دوژمنی باشووری کوردستان خودی ئەو والیە کە باسم کرد حتا ئەمە پێم خۆشنە ناوی کوردیشیان بۆ بەکاربێنم حقیقەت ئەوەیە کە دەبێت میلەت ئەوڕۆ بزانێت زۆر بەداخەوە باسی دەوڵەت بوون باسی پێشمەرگە باسی سەربەخۆ باسی شەفافیەت باسی چاکسازی هەرچی لە زاری ئەو بنەماڵەیە دێتە دەرێ تکاو لێ دەکەم باوەڕ مەکەن درۆیە ئەوان نە بڕوایان بە دەوڵەتی کوردە نە دەوڵەت بڕوایان بە ئاڵای کوردە بە تایبەت لەگەڵ ئەو توێژە خوێندنەوارەی ڕۆژهەڵاتی کوردستانمە کە لە هیچ و خۆڕایی ئەوەندە لە ژێرباری مەلایاندا تولاونەوە پێیان وایە خود سربەخۆیەکە و دەوڵەتی کوردی لێرەی چیرپانەکەی کاکەسەوتیدایە ئەمە درۆیەکی شاغدارە شەفافیەتی نییە کاگعلی بدەین بە بەڕێز گوڵاڵە چاوت خۆش بێ سپاسە دەکەم لە دوای ئێمە هەواڵ